ئێمە لە هەر کوێ بین وە کۆمەڵی ئیسلامی وەکو ڕابردووی کاریش مثل شاهدە ئێمە سیاسەتی کۆمەڵ لەسەر هەندێک بنەما لەسەر هەندێک مەبدە و پرەنسیپ دامەزراوە ئەوەی کە گرنگە بۆمان ئەو پرەنسیپ و مبادیانەوە خۆی دەهێڵینەوە حقیقەت بە هیچ جۆرێک نە پاشەکشێ لە مەبادی و پرەنسیپە سیاسیەکانی خۆمانەکەین و ناو ئەساسەی کە کاری سیاسی کۆمەڵی لەسەر دامەزراوە لاسەنجیەکەین خولی ڕابردوو یا 5 ساڵی ڕابردوو کە 5 ساڵی پڕقەیران و دۆخێکی ناجێگیر بوو لە هەرێمی کوردستان خۆشبەختانە کۆمەڵی ئیسلامی بەسەری بەرز لی دەرچووە الحەمدولله ئێمە سەرمان بەرزە لە بەرامبەر میلەت و جەماوەری خۆمان کە ئەو بەڵێنانەی کە دابوومان بەباشی جێبەجێمان کردو و ڕازگۆ بووین لەگەڵ خەڵک و جەماوەر و میلەتەکەی خۆمان ئێمە لە هەر کوێک بین ینی معارەزە بین یا لە حکوومەت بین مەبدەئی نەگۆڕی ئێمە لە کاری سیاسی دایکەمیانەوەیە کە ئێمە بە شێوەیەکی واضح و ڕۆشن و شەفاف لەگەڵ میلەتەکەی خۆمان مامەڵە بکەین ئەمە گرنگە هەمومان ینی کادر و ئەندام و لایەنگر و دەنگدەری کۆمەڵ ئەو ڕاستیە بزانن کە ئێمە واضح بین لەگەڵ میلەت و جەماوەری خۆمان هێزێکی ڕۆشن و واضح بین وەکو ڕابردوو بە شەفافی مامەڵاکەین و پێش ڕووداوەکانیش ناکەوین